لە تێستی 4 سەعاتیدا تەنها توانم 1 لاپەڕ لەبەر بکەم، بەڵام ئەلحەمدوللا ئێستا لە ماوەی کەمتر لە 10 خولەک لاپەڕێک لەبەر دەکەم. پێشتر بە هیچ شێوەیەک نەمدەتوانی ژمارەکان لەبەر بکەم، ژمارەی تەلەفۆنیان هەر شتێک وایە ئیهمالم دەکرد چونکە لام زۆر قورس بوو، بەڵام ئەلحەمدوللا ئێستا ئاستم بەرەو پێش و لە ماوەی 1 خولەکدا دەتوانم 30 ژمارە لەبەر بکەم. پارەکەی هەندێک کەس دەڵێت زۆرە، بەڵام بەڕاستی ئەم وانانە و ئەم دەرسانە بە پارە هەژمار ناکرێت، چونکە سوودێکی بێکۆتای هەیە لە ژیانەتی. بەڕاستی خۆت دەبینیتەوە لە هەموو توانە و ئاستەکان و بیرکردن و کەسایەتی خۆت دەزانی. بسم الله الرحمن الرحیم. ناوم ژاڵە سعدیە، دانیشتووی شاری هەولێرم، دەرچووی ئامادەیم، بەشداربووی گروپی 19م. ئاست و تواناکانم لە سەرەتادا زۆر لاواز بوو، تاوای لێ هات بوو دەستبەرداری ئامانجەکەی خۆم بووم کە حیفزی قورئان بوو، بەڵام ئەلحەمدوللا ئێستا هەوڵی بەدەستهێنانی دەدەم. لە تێستی 4 سەعاتیدا تەنها توانم 1 لاپەڕ لەبەر بکەم، بەڵام ئەلحەمدوللا ئێستا لە ماوەی کەمتر لە 10 خولەک لاپەڕێک لەبەر دەکەم. لە لەبەرکردنی 20دا زۆر لاواز بووم، بەڵام ئەلحەمدوللا ئێستا ئاستم زۆر بەرەو پێش چووە، چاوم زۆر خێرا بووتەوە بەهۆی ڕاهێنانەکان. ئەلحەمدوللا لە پێشتر بە هیچ شێوەیەک نەمدەتوانی ژمارەکان لەبەر بکەم، ژمارەی تەلەفۆنیان هەر شتێک وایە ئیهمالم دەکرد چونکە لام زۆر قورس بوو، بەڵام ئەلحەمدوللا ئێستا ئاستم بەرەو پێش و لە ماوەی 1 خولەکدا دەتوانم 30 ژمارە لەبەر بکەم. هەروەها لەو بوارانەی کە بەرەو پێش چوومە تواناکانی خۆم تێدا دۆزیوەتەوە، بەڕاستی خۆم دۆزیوەتەوە لە ناو ئەکادیمیای مامۆستا ئاوات ئەکادیمیم. بەڕاستی لە ڕووی دەریونیەوە دەڕونێکی زۆر ڕووخاوم هەبوو، زۆر گرنگیم پێ نەدا. ئێستا ئەلحەمدوللا دەروونێکی زۆر ڕێک و سابتم هەیە، زۆر سواز بەخوای گەورە. سیستەمێکی خۆراکی زۆر ڕێک و پێکدانراوە، هەروها خوا خراپەکانم زۆربەی گۆڕیوە بۆ خۆی زۆر باش و ئیستیفادەیەکی زۆرم لێ بینیوە. هەروها لە ڕووی لە بیرچوونەوەیە لە بیرچوونەوەیەکی زۆرم هەبوو، بەڵام ئەلحەمدوللا ئێستا زۆر باش بووم لە بیرچوونەوەم، زۆر باش بووە. هەروها مامۆستا ئاواتی بەڕێز بە تایبەتی وانەکانی زۆر تایبەت بووە، زۆر سوودم لێ بینیوە. ڕاهێنەری بەڕێز مامۆستا عەتای زۆر بەڕێز بەڕاستی زۆر باوەڕ بە خۆبوونی پێداین و زۆر ئیستیفادەمان لێ کردووە. هەروها لە ڕاهێنانەکان لەگەڵ مامۆستا سدیق بەڕاستی نەشاطێکی زۆری داینی و زۆر بەرەو پێشچوونمان بینی. ئەلحەمدوللا زۆر سوپاسیان دەکەم، خوای گەورە جەزای خێریان بات. زۆر سوپاسی ئەم ستافە بەڕێزە دەکەم، بەڕاستی پرسیارەکانیان لە شوێنی خۆیان وەڵام داینەوە، هەروها هەفتەیەکی پێگەیشتنەوەیان بۆ دانین. بەڕاستی ئەم هەفتەیە بۆی هەموو بەشداروان بگەنە ئاستێکی بەرز، هەفتەیەکی زۆر بەنرخ بوو، وەرچەرخانی ژیانی من بوو، زۆر ئیستیفادەم لێ بینی. زۆر سوپاسیان دەکەم، بەڕاستی ڕاهێنانەکان بەرەو پێشچوونێکی زۆر بینی لەم هەفتەیە و لە هەموو ڕۆژەکان. سوپاس بۆ خوای گەورە. پارەکەی هەندێک کەس دەڵێت زۆرە، بەڵام بەڕاستی ئەم وانانە و ئەم دەرسانە بە پارە هەژمار ناکرێت، چونکە سوودێکی بێکۆتای هەیە لە ژیانەتی. بەڕاستی خۆت دەبینیتەوە لە هەموو توانە و ئاستەکان و بیرکردن و کەسایەتی خۆت دەزانی، دەتوانی پەرە بە هەموو بوارەکانی ژیانت دەی، نەک هەر ئەو بوارانەی کە لەوێ دەخوێندرێت، چونکە مشکت فراوان دەکات و چاوت ڕۆشن دەکاتەوە. کەسایەتێکی زۆر زیرەک و بێوێنەت بۆ دەردەکەوێت. ئاستی خۆت زۆر بە نرخ دەنرخێنی و زۆر ئیستیفادەی هەیە. سواز بۆ خوای گەورە. هەروها سوپاسی زۆری ستافی بەڕێوەبەری دەستەی ئاوات ئەکادیمی دەکەم، بەڕاستی ستافێکی زۆر ڕێک و پێکن، هەموو پرسیارەکانیان لە شوێنی خۆیان جواب داینەوە. هەروها هەفتەیەکی پێگەیشتنەوەیان بۆ دانین تاوەکو ئاستی بەشداربووان هەمووی بەرەو پێش بچێت. بەڕاستی زۆر ئیستیفادەم لەو هەفتەی پێگەیشتنەوە بینی، وەرچەرخانێکی زۆر گەورە بوو لە ژیانمدا. خوای گەورە جەزای خێریان باتەوە یا ڕەبی. هەموو وتە و بابەت و دەرسەکانیان زۆر بەنرخ بووە، بەڕاستی یعنی قابلیتی لە جیان لێ بگریت و ئیستیفادەیان لێ بکەیت. ئەلحەمدوللا.